بەڵێ ئێمە چەند چالاکیەکمان هەیە لە بەرێوەبەرێتی لاوانی سلێمانی چالاکی باسکە و مەلەوانی و ئەسقال و تێستیشی لە خۆگرت بوو لەم چالاکیانە تێزمان کردەوە بۆ ناوەندەکانی سەر بەرێوەبەرێتی لاوانی سلێمانی کە ژمارەیان 8 ناوەندە و لەگەڵ یانەکانی شاری سلێمانی سنووری پارێزگای سلێمانی نزیکەی 30 بۆ 35 جاریزان بەشداری تیاکە هەڵبەتە پاڵەوانێتیە بۆ ئەوەیە کە زیاتر برەو بە بواری لاوان بدرێت لە گشت چالاکی وەرزشیەکانە بەسپاسەوە بەڕێوەبەرێتی لاوان ئەرچی ئەم پاڵەوانێتی لە خۆی گرتووە. بەڕێوەبەرێتی لاوانی سلێمانی هەساوە باکردنەوەی پاڵەوانێتێکی تۆپی سەرمێز بۆ دوو ئاست ئاستی پێشکەوتوانی کوچان و ئاستی لاوانی کوڕان کە پاڵەوانێتەکە بە شێوەی کراوەیە واتە مەرجی ئەوانەی کە لەیانەیە بن ئەبێ بەشداریکە نەتوانێت هەر کەسێکی لە دەرەوە یانە ئەتوانێت بەشداری بکات ئەوەی کە جێگەی دڵخۆشیە بۆ ئێمە وەکو تیپی تۆپی سەرمێزی یانەی وەرشی ئاشتی لە هەردوو ئاستەکەیە بەشدارین و ئەمە دەلالەتی ئەوە دەرەخا ئێمە لە 11 کچ بەشداری پاڵەوانێتەکەی نۆیان لە یانەی ئاشتین ئەمە حەق و ماندووبوونی ئەو ڕۆژانەیە کە ئێمە پشتمان بە یاریزانی ئامادەکرا و عەرەب نەبەستووە.